خۆی ئەمە دیار بوو کەیسێک پەیوەندی پێوەکردمکەوە وەکالەتی هەبوو بەبێ بڕیاری دادوەر دەستگیریان کردبوو لە شوێنی کارەکەی خۆی تر منیش ئەو کاتێک کە چوومە بنکەی پۆلیس و بۆ بەدواسوون ئەو کەیسە ئەوە دیار کەکەوە هیچ بڕیارش دەستگیرکردنی نییە ئیتر لەگەر بنکەی پۆلیس من لەگە بەڕێوەبەری بنکەی پۆلیسەوە کە قسەمان کردو ئیتر کەشەم جاتێک پێیا بوو پاشەوەی کەمە لە ڕێی یاساوە داوایەکمان جوولان دەستی دەستپاچی بەڵام خۆشبەختانە داواکار ڕێکاری خۆی گرت پاشی ئەوەی کەوە ئەو کەسە داوایشکە لەسەر ئێمە جوولاندەوە و داوایەکی کەیدی کە داوایەک تەنها وەکو برێ مقابل بەکاربێتن داواکەی بەبێ هیچ بنەمایەک بەبێ هیچ ئەوەی بەڵگەی کە بێ هەبێتن ئێمە قسەمان پێگوتن و قسەی تەشریمان پێکردبن بەڵام دادوەر ئەمڕۆ بڕیاری چەند ڕۆژی ڕابردوو بڕیار دەستگیرکردنی دابوو ئیتر ئێمەش کە زانیمان ئەو بڕیار دەرچووە کە خۆ ئێمە لە یاسا ڕاناکەین بە هیچ شێوێکی یاسا سەروەری هەمومانە ئێمە بە قسە ناڵین یاسا سەروەری هەمومانە ئێمە بەکردار دەسەروێری کە یاسا سەروەری هەمومانە دەبین زۆر جار لە بەرپرسان دەرین یاسا سەروەری هەمومانە کە خۆشیان یاساشتێنن بەڵام ئێمە ئەوڕۆ سەلمانمان کەەوە یاسا سەروەرە لە بۆ هەموو لە بۆمە و لەوەش باش بزانن کە ئەمە ئیرادەیمان لەدەست نادەین بە هیچ شێوەیەک چۆن لە ئەو کارە خۆبەخشانی خۆم بەردەوام بوومە و چۆن لەسەر ئازادی ڕادەربڕین چۆن لەسەر ئەو کارانە عەدالەتانی کە بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکرێت بەردەوامی دڵنیا بن هەر بەردەوام و هەر بەردەوامیش دەبن ئیتر ئەوەندەیان پێکرا ئەمڕۆ دەستگیرکان بەڵام دوای سەیریان کرد لە تۆڕە کۆمەڵاتیەکان یاخود لە چالاوانەکە لەگە پارێزەرەکانی هاوپیشەم کە لە بەردەم دادگا کاردانەیەکی هەبوو ئیتر بڕیاری ئازادکردنیان داموو بە کەفالەت ئازادیان کردم ئەو کێسێکی ئەوە بووکەوە بنکەیەکی پۆلیس کەسێک دەستگیر دەکاتن بەبێ بڕیاری دادگا تەنها وەکو برێن برادەراتی بۆ کەسێک کە کێشەشی لە کەسێکەیە براکەی بڕیاری دەستگیرکردنی هەبووە بەڵام براکەیان نەگرتە براویانە جێگرتووە هەر وەکو ئێستا کێسیشترم هەیە کە چەند ڕۆژی ڕابردوو ڕوبەڕووبوونەوە لەبین لەگەڵ تۆمەتبارێک ئەنجام دەدرێت و کەوا تۆمەتبارەکە زۆر بەداخەوە پۆلیسێکی دەکوژێت و چەند برا پۆلیسێکی بریندار دەکا بەڵام لە کاتی ڕووداوەکە زیاتر لە مانجێک دەبێتن کوڕی تۆمەتبارەکە دەستگیر کراوە بە هیچ مادەیەکی یاسایی و ئەمەش ئێستا پارێزەری ئەو کەیسەم ئەو کەیسەم زۆر جوولان و زۆر دین بە دواتچوون کردو ئیتر خۆی ئەو هەموو جوولانێک کە دەیکەین دەبێتە ئیزعاجکردنی ئەو کەسانێک کە پێیان ناخۆشە لەو حاڵەتە نائیلاج دەبێن شتێکت بەکاربین بەرامبەری تاوەکو تو لەو کەیسانە بکشێتەوە و نەتوانی کاری سەر بکەیت بەڵام بەداخەوە من پێیان دەڵێم خاڵتان خاوە من لەم کاری خۆم هەر بەردەوامم وە دڵنیاییەوە